سڵاتانی بێم کاتتان باش لەم ڕووماڵە تایبەتە بە ئامادەبوونی پێشمەرگەیەکی شۆڕشی گوڵان کە ئەمڕۆ دقیق 49 ساڵ بە سەر هەڵگیرساندنی شۆڕشی گوڵانی پێشکەوتن خواست تێدەپەڕێت. شۆڕشێکە تێدا سەرجەمتین و توێژەکان بە یەک ئامانج بە یەک دەست بۆ قۆناغی داهات و خۆیان ئامادەکرد. وەکو مێژنووسان باسی دەکەن کە شۆڕشی گوڵان درێژە پێدەر و ئامانج و مامەکانی شۆڕشی ئەیلول بوو، هەرچەندە لە قۆناغەکانی مێژوو بەهۆی ئەو گەماروەیە کە لەسەر شۆڕشی ئەیلول هەبوو بۆ ماوەیەکی کاتی شۆڕش چۆن ئەڵەی جۆرێک لە وەستانی پێوە دیار و بەڵام ئەم قۆناغێکی کاتی بوو. دوجار سەرکردایەتی سیاسی کورد توانی بە یەک دەنگ بە یەک هێز ڕوبەڕووی هەموو ناحەزونارانی کورد لەو قۆناغە مێژوێ ببێتەوە. پرسیارەکە ئەوەیە کە شۆڕشی گوڵان ئەو ئامانجانێ ئەو دەرەنجامانەی کە پێیگەشتن چی بوو، ئەمە تا چەند توانوی کە ڕێڕەوی خەباتی سەردەم لەو قۆناغە مێژوویە بباتە ئاستێکی پێشکەوتوتر کە دواتر بەرەی کوردستانی و بابەتی پەرلەمان و یەکەم ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستان دروست بوو. من بە خۆشحاڵیوە بەشداری بەرنامەکەم بە یەکێک لە میوانەکان کە خۆی ڕاستەوخۆ لە ناو جەرگەی ڕووداوەکان بووە، ئەویش کاک دارا کەریم ئاغا پێشمەرگەی شۆڕشی گوڵان. کاک دارا سپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس بۆ جەنابتان، زۆر سپاس بۆ کەناڵەکەتان، دووارەڕێز بۆ بینەران، زۆر سپاستان دەکەم. ئەگەر پرسیارەکە بەو شێوەیە بیکەم وەکو پێشمەرگێکی بەشدار لە شۆڕشەکە، باسێک لە قۆناغەکانی سەرەتایی دروستبوونی شۆڕشەکە بکەی، ئەم شۆڕشە چۆن هەڵگیرسا؟ زۆر سپاس. بێگومان ئەگەر باسی شۆڕشی گوڵان کەی نەبێت جارێ سەرەتا بگەڕێنەوە بۆ شۆڕشی ئەیلول بەڕاستی، چونکە ئەم شۆڕشە درێژە پێدەر و تەواوکاری شۆڕشی ئەیلولی مەزن. ئاشکرایە مێژوو تۆماری کردووە کە شۆڕشی ئەیلول کاتێک نعرەتەیدا لە کوردستان ڕژێمی سەدامی هێنا بۆ سەر چۆک بەڕاستی. ئەو کاتە ڕژێمی عێراق بیری لەوە کردەوە کە بەشێکی گرنگی ئاوی عێراقیان بەشێکی گرنگی ئەرز و ئاوی عێراق بدا بە ئێران کە لە مەقابلە گەلە کۆمەکەیەک دروست ببێ بۆ ڕاوەستاندنی یا ئەوان بە خەیاڵی خوان بۆ لە ناوبردنی کیانی کورد، بۆ لە ناوبردنی شۆڕشی کورد. بەڵام ئەمەیان کە سەری نەگرتووە قەت توانیان لە جەزایر ئەو مؤتەمەرە دروست ببێ و بە ڕێکەوتن نامەی جەزایر معروف و ناسراوە. ئەو ڕێکەوتن نامەیە گەلە کۆمەکەیەکی ئەقلیمی بوو، نێودەوڵەتی بوو بە هاوکاری ئێران کە لە مەقابل ئێران سێ جزیرە گرنگی لە عێراق وەرگرت، تۆمبە سوغرا و تۆمبە کوبرا و ئەبوو موسا. ئەمە معروفن سێ جزیرە گرنگی گەورەی حەقی عێراق بوو کە دای بە ئێران و لەو کاتەشەوەیتە خلیجی عەرەب بوو بە خلیجی فارس. مەبەست لێرە شۆڤێنیەت و زاڵمی ڕژێمی ئەو کاتی عێراق بوو کە ئامادە نەبوو هیچ شتێکی مافی کورد کەواتە ڕێکەوتنەکە بۆ لە ناوبردننی ئەو جم و جۆڵە بوو کە بە زودنەی ڕزگاری خوازی گەلی کورد لە چوارچێوەی شۆڕشی ئەیلول و گوڵان داهی بوو. لە ڕاستیدا خۆی هەر بۆ لە ناوبردنی کورد، هەر بۆ لە ناوبردنی ئامانجەکە گەورەتر بوو. بەڵێ بۆ لە ناوبردنی کورد باشە. بەڵام پارتی دیموکراتی کوردستان کاتێک بناغەیەکی دامەزراندووە بە هەموو عقلێتێک بە هەموو منطقێک ئەم بناغەیەکی ئاساسیەکی محکەم و تۆکمە و تونگ و تۆڵە. باشە کاک دارا، مافی لەگەڵ ئەگەر باسێکی سنووری جوگرافی شۆڕشەکەم بۆ بکەیت، شۆڕشەکە شۆڕشێکی بەرەی بوو، هەموو چین و تۆژەکان تێدا بەشدار بوون و کۆمێژنووسان ئاماژەی پێ دەکەن. ئەو ناوچانەی کە جێگەی جموجۆڵ و چالاکی ئێوە بوو دژی ڕژێمی ئەو کاتی بەعس، کوێی دەگرتەوە بە دیاریکەی کوێی ئێستا دەکات؟ بەڵێ خۆی شۆڕشی گوڵان کە دامەزرا حەزەکەم پێشەوەی جوابی پرسیارەکەی جەنابمەوە لەبیر نەچێت پێش دامەزراندنی ئەم شۆڕشان پێش یەکەم نعرەتەی شۆڕش پێش یەکەم شەهید کە عەبدوڵڵا نەبی بوو لە منطقەی حاجی ئۆمەران و لە سنووری حاجی ئۆمەران. باشە. یەکەم شەهیدی ئێمە شۆڕش سەرکردایەتێکی کاتی دروست کرد، مەشهور بوو پیانەوە قیادەی مۆقەتە. ئەم سەرکردایەتی کاتێ بۆ دامەزار لە بەرەوەی جەنابی بارزانی نەمر بە ڕەحمەتی خوا چوو. سەرکردەی شۆڕشەکە، سەرکردەی نەتەوەکە، سەرکردەی گەلی کورد مەلا مستەفا بارزانی کۆچی دوایی کردو. شۆڕشی کورد کە
هەڵگیرسێنەری ئەم شۆڕشی گوڵانی پێشکەوت نەخواز بوو بەڕابەرایەتی جەنابی بارزانی نەمر بوو کاگیدریس و کاک مەسعود زۆر بەجددی جوودێکی زۆر چالاک و کوردانە و زۆر ئازانە و بیوێرانیان کرد لەو کاتانە چکە بارودۆخی کوردستان گەلی کورد لە بارودۆخێکا بوو بەڕاستی زۆر مەجال کەم بوو بۆ شۆڕژگەڕەکان بۆ شۆڕشکردن باشەکەواتەکە دیارەت خۆڕاتەکەم لێرە کەواتە بیرکردنەوە لە دامەزانانی سەرکردایەتێکی کاتی لەو خۆناغە مێژوێ کارێکی ئاسان و نەخێر زۆر زەحمەت بوو زۆر زەحمەت بوو جا منەمێ باسیەوە بکەم باشە کاتێک سەرکردایەتی کاتێک بۆ ناوی سەرکردایەتی کاتی بوو بەلامەوە گرنگە وەکو پێشمەرگەیەک چونکە زۆر تەعینمانە بیست یانگۆ قیادەی موقەتە پارتی باوەڕی بە پرینسیپی دیموکراتیەت هەیە هەر لە ئەساسەوە ئەم حیزبە ئیسپاتی کردووە حتا لە بەرەی کوردستانی کاتێ هاتیە کوردستان ڕزگار بوو دوای ڕاپەڕین یەکێک لە شیعارەکانی جەنابی کاک مەسعود لە هەموو کۆبوونەوەکان هانی خەڵکێدا بە هەڵبژاردن بکەین ئەمە نامانەوێت خۆمان بسەپێنین ئەمانەوێ هەڵبژاردن فەرزی بکات چێ حکم بکات چێ چۆن حکومەت بکرێت چۆن حکم بکرێت ئەمە پرەنسیپی دیموکراتی ئەو کاتە پارتی باوەڕی پێی هەبوو قیادەی موقەتی دامەزراندە بوو نەکاک ئیدریس نەکاک مەسعود نیانەویست خۆ بسەپێنن بەسەر پارتی ئەو ببن بە سەرۆکی حیزب بە خۆ سەپاندن بوو بە سەرکردایەتی کاتی شۆڕش ئیدامەی هەبوو حتا کۆنگرە بەسترا لە کۆنگرا جەنابی کاک مەسعود بارزانی بە سەرۆکی پارتی هەڵبژێردرا ئەمە مەبەستم ئەوەیە یەکێک لە پرەنسیپەکانی ئەم حیزبە دیموکراتیە کە باوەڕی تەواوی پێ هەیە لە قوڵایی خەباتی ئەم حیزبە ڕەنگی لە ڕۆژارێکی ئەوەهادا سەرکردایەتی شۆڕش چۆن بیری بۆ ئەوە چووکە ئەم سەرکردایەتی کاتێدا مەزرێنە یعنی ئەمە بەو شپرزەیە بۆ نمونە یعنی هێزی جوژن بەرامبەرتە شۆڕشی جۆرە لە جۆرەکان تووشی نسکوێکی کاتی بووە یعنی چۆن پەرژی ینی ئەمە کرا ینی بابەتەکە ئەوەیە وەک عەرزم کردی پارتی باوەڕی بە پرەنسیپی دیموکراتی هەیە ئەمە خۆی یەکێک بوو لەوە کارەکان کە نانەویست کەسێک فەرز بێ ئەنا خۆی شۆڕشکردن بەبێ قیادە بەبێ قایت تۆزێک زەحمەتە خۆی لە خۆیان زەحمەت بوو ئەوەشی هات بۆ سەر سەرکردایەتی کاتی لەو کاتەیەکە دامەزرا بوو تەنها لەبەرەوە بوو کەسێک لایەنێک عێراق مەسەلەن نەڵێن وڵا پارتی کەسێک خۆی فەرز کردو بۆ بە سەرۆک و بەڵام بە هەڵبژاردنیش نەبووە بۆیە کۆنگرە بەسرا و دوای بە هەڵبژاردن سەرۆکی پارتی دیاری کرا مەبەستەکە لێرە باوەڕبوونی ئەم حیزبەیە بە دیموکراتیت بە هەڵبژاردن لە هەموو قۆناغەکانە و لە کاتی شۆڕشی گوڵانیشا کە چەند پێویست بوو سەرۆکی حیزب دەوری هەبێ بەڵام سەرکردایەتی کاتی دەوری هەبوو شۆڕشی گوڵان لە هەموو سنوورەکانی کوردستان باسی ئەو سنوورە جوگرافیم بۆ بکەین من بەستم بوو پرسیاریشم کرد کە دەمەوێت بزانم ینی شۆڕشەکە کوێی دەگرتەوە بەڵێ لە ئەو سەری هەورامانەوە باشە باشترینی پێشمەرگە لە سنووری لقی چوار هەموو منطقەکانی حتایەتە سوورێن بۆ منطقەی پێنجێن و شارباژێر و ماوەت و حتایەتە قەڵاتزیە و ڕانیە باشترین پێشمەرگە و زۆرترین چالاکی و گەورەترین وجودی هەبوو قیادەی موقت دوایی سەرکردایەتی کاتی و دوایی پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستان بەڵام بەداخەوە ڕژێمی بەعەز ئەمەنگە بەتونی لەم حرەکەیە لەم شۆڕشە هاتووە دەست شەڕی ناوخۆی شەڕی تایبەتی بۆ دروستکردی شەڕی ناوخۆی خەی پێگرتی زۆر بەداخەوە ئەژینا شۆڕشی گوڵان شۆڕشێک بوو بەڕاستی هەموو معقولیەتی شۆڕشی تیا هەموو ینی مواسەفاتی شۆڕش خەباتکردن لە گوڵانی پێشکەوتنخوازە ڕەنگی دابوو کاک دارا ینی بۆ کۆی کە خۆت پێشمەرگەیەکی شۆڕشەکە بوویت توانە لۆجستی و سەربازیەکانی ئەو خۆناغە مێژوویە بەرامبەر بە هێزێکی وەکو دڕندەی بەعس هێزێکی وەکو ئێران کە خاوەنی هەموو چەکێک بووە ئەوەی کە لە دەستی هێزی گوڵانە بووە ینی کەرەسەی سادە و ئاسان بوو بۆ ڕوبەڕووبوونەوە چۆن توانیتانیانی ئەم بربەرەکانیە ئەم منالی درێژە پێبن بەڕاستی چەک و کەرەسەی شۆڕش زۆر سادە بوو زۆر سادە بوو تەنها پشت بە میلەت بەسرا حتا تەنانەت بۆ خواردن و
بۆ زەخیرە لە مقڕەکانە هەندێک جار دیسانەوە هەر میلەت دابینیە کرد نان و ئاو لە ماڵی جوتیار و خەڵقی گوندەکان و فەقیر و ئەوانەیە بەڵام شۆڕش بەڕەخمی ئەوانش تعلیماتی بۆ هێزەکان چۆن بۆ نمونە باش ئێمە لە منطقەیەکی وەکو شارباژەر باشترین پێشمەرگەمان هەبوو چاکترین دەورمان هەبوو و زۆریش مەسەیتەر بووین هەر بەو سیلاحە سادەواسایە کە لە ڕەشاش و ئاربیجی و هەندێک جار دۆشکە تێناپەڕی بەڵام گەورەترین چالاکیمانە کرد زۆرترین خەبات و تێکۆشان پەیوەندیکردن بە خەڵقەوە دروستکردنی تەنزیماتی ناوشار بەڵام ئەوەی کە من لە سەدەمی شۆڕشا لە ماوەی تەمەنی خۆم کە هەموو گەنجێتیم پێدا بینیم ئێسەش پێی سەربەرزم کە ئامیاداکەمەوە بە ئەو پەڕی سەربەرزیەوە بەشکەوە من فێری تربیەتێکی زۆر جوانی شۆڕژگێڕی بوو فێری خۆتەقاندنەوە و تیرۆر نەبوو ئەوەش ئازایەتی پارتیە کە ڕێگەی نەدا پارتی لە ناوشارەکانە ڕەشەکوژی بکە وەکو خەڵقی ترێ کرد ئێمە سەرروکمان هەبووە سەرکردەمان هەبووە لە ناو شارەکانە ڕەشەکوش کراوە ئەمانە لە حیزبی ئێمەدا لە پارتی ئێمەدا بە تعلیمات لە مەکتەبی سیاسیەوە هات مەمنوع بوو لێمان دەستگرتنێکی تاو بە بنەماکانی شۆڕشەوە هەبوو هەموو مواسەفاتێکی خەڵقی خەباتجێر و شۆڕژێر ئەبووە لە شۆڕشی گوڵانە هەبووە ئەبووە لە پێشمەرگای هەبووە لە ئەخلاق لە تعداکردن نەبوو ممکن نەبوو کەسێک بتوانێت بە زۆر تعدا لە یەکێ بکە سیارەکەی بەرێ بە بێگار ئیلا خۆی ڕەزامەند نەبوو بێ ئێمە چالاکی ناوشارمانە کرد وەکو حیزبەکانی لە شارباژە ڕایان کرد سیارەی باشی دایرەکانیان هێنا بۆ نمونە سیارەی شارەوانیان لەدا دایرێکی خەدەمیە بەڵام حیزبی ئێمە بە تعمیم بە ڕسمی لێی مەنع بووین ئیلا ئەموال و ممتەلەکاتی عاسکەر و یای وەزارەتی ناوخۆ ئەمانە نەبێ بۆمان نیە دەستی بەسەرا بکرێنە شۆڕشی گوڵان هاوشێوەی شۆڕشی ئەیلولی شۆڕشێکی بەرەی بوو و دەمەوێت پێم بڵێ ینی خاڵە جیاوازەکانی ئەم شۆڕشە لەگەڵ شۆڕشی ئەیلولاچی بوو بە چەند خاڵێک بەڵێ یەکێ لە خاڵەکانی کە جیاواز بوو لە شۆڕشی گوڵان لەگەڵ شۆڕشی ئەیلول ئەوە بوو کە ئێمە لە شۆڕشی گوڵان شۆڕشێکی بەرەی بوو لەو کاتەیە حیزبی تر هەبوو تەنزیماتی عاسکەری تری حیزبەکانی تر هەبوو ئێمە بە جوهودی بە تایبەتی سەرکردایەتی پارتی شخصی کاگی ئیدریس بارزانی کە بە مهندیسی ئاشتەوایی و بە مهندیسی بەرەی کوردستانی ناسراوە بە جوهودی ئەو پیاوە مەزنە بەرەی جوودمان بیدایە دروست کرد ئەم بەرەیە بۆ ئەوە بوو کە بەیەکەوە بە یەک دەست بچینەوە بەگەشت ڕژێمی عێراق چکە ڕژەم زۆر بەهێز بوو بەڵام لەو کاتەیە بەداخەوە یەکێتی نیشتمانی کوردستان ناهاتە پێشەوە لەگەڵمانە ناهاتە بەرەیەکەوە ئێمە زۆر هەوڵماندا ئەمە یەکێک بوو لە جیاوازیەکانی شۆڕشی گوڵان لەگەڵ شۆڕشی ئەیلول کە شۆڕشی ئەیلول وەکو خۆتان نەزان مێژوو تۆماری کردووە شۆڕشێک بوو کە لە ئەم سەری کوردستان بۆ ئەو سەری کوردستان هەمووی پێشمەرگەی شۆڕشی ئەیلول هەمووی پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستان بەڵام شۆڕشی گوڵان ئێمە وەکو پارتی باشترین و زۆرترین عەدەدی پێشمەرگەمان هەبوو ژمارەی پێشمەرگەکانی شۆڕشی گوڵان چەند بوو لەو ڕۆژگارە مێژوێدا بە تەقریبی بۆ نمونە لە سنووری لقی 3 و 4 مەوەی من ئاگادارم عەدەدی پێشمەرگەی ئێمە زۆر زیاتر بوو لە هەموو لایەنەکانی تر بەت بەیەکێتی نیشتمانی کوردستانیشەوە زیاتر بوو عەدەدی پێشمەرگەی ئێمە و عەدەدی زۆر زۆر باشتریش بوو چونکە بەڕاستی پارتی هەندێک خصوصیات و هەندێک مواسەفاتی هەیە کە زۆر کەس بتوانێت کۆنتترۆلی ئەو خصوصیاتانە بکە لە بەرجەسەکردنی لە ژیانی شۆڕژگەڕی خۆیان ئەوەی پارتی بەرجەسەی کرد کەواتە شۆڕشی گوڵان وەکو پێشمەرگەیەک چی بە تۆ بەخشی من لە شۆڕشی گوڵانە هەموو ژیانی گەنجێتی خۆمە پێبەخشیوە ئەوەی کە فێری بووم کوردایەتی بوو باشە ئەوەی کە فێری بووم ئەخلاق و ڕەوشی بەرز بوو کە حتا ئێستش ئەلحەمدولillah بەشی هەرە زۆری پێشمەرگەکانی گوڵان دەستیان لە گەندەڵیان نییە و لە لیستی گەندەڵکارانە نین و لە کاتی خۆشیە لە سەردەمی شاختا هیچ مەسئولێکی ئێمە ئێستا نایەت وەکو بەعزێک لایەنی تر بەداخەوە بێ لەسەر میدیاکان یان لە سۆشیال میدیا
بڵێ مەسوولێکی ئێمە لە فلان شوێن فلان تەعادای کرد لە فلان قەیسەری پارەی لە زەڕەنگەر سند مەسەلەن ئەمانە کە لە حیزبی ئێمەدا نەبوو گەورەی یەکەی مهمەکەی گەڕێتەوە بە سەرکردایەتی پارتیژنا ئێمە زۆر جار حەزمان لێ کردووە هەنێ ئیش پێین بەڵام کە وەختێک چوینەتەوە ڕوبەڕووی سەرەوە بووینەتەوە و داوای ڕوونکردنەوە داوای مۆڵەتمان لێکردون ڕێیان لێکردوین پیاوەی سەرکردایەتی ئێمە ڕێگە بە ئێوە نادا ماڵی کەس داگیر بکەن بۆ نمونە تعدا لە کەس بکەن ئەوەی لە شۆڕشا من بینیم بەڕاستی ئەوەی کە هەڵب خلیسکە بەلای مەسایلی ئەخلاقا یەکسەر تفاڵەکان لێ وەرەگرت و ڕوانی ماڵوانەکە هە دەریانە کرد چکە ئەمە لە سەرکردایەتی ئێمەیە مەمنوع بوو خەتی سوور کەواتە ئەو ئامانجانی ئەو دەرەنجامانەی کە شۆڕشی گوڵان بەدەستیێنا لەو قۆناغەمی ژوێدا چی بوو؟ زۆر دەستکەوتی شۆڕشی گوڵان زۆر بوو زۆر چالاکی گەورە و مەزن کرا ئەتوانم بە ئەگەر هەمووی ئێستا نێتەوە فکرم بەڵام بەعزێک لە چالاکی هەرە مەزنە گەورەکان داستانەکانی کانیسپی سەردەمی شۆڕشی گوڵان بوو خوا کوڕێک سەردەمی شۆڕشی گوڵان بوو کە ئەوە شتێکی زۆر نادر و نایاب بوو جەنابی سەرۆک بۆ خۆی سەرکردایەتی ئەو داستانی خوا کوڕکەی کرد شتێکی زۆر مهم بوو لە کاتێکا بوو شەڕی ئێران و عێراق وەستا بوو عێراق بە هەموو قوتی خۆی بە بەشی هەرە زۆری فێرقەکانی باکووری عێراق کە ئەو کاتە نێتوانی هەمووی بێنێتە باکوورەوە لەبەرەوەی شەڕی بوو لەگەڵ ئێران لە جنوب بەڵام هەمووی دەستی بەتاڵ بوو هێناوی بۆ لێدانی شۆڕش ئەو کاتە سەرکردایەتی ئەو جەبهەیە ئەو داستانە کاک مەسعود بۆ خۆی بوو سەرکەوتنێکی زۆر گەورە بوو داستانێکی زۆر مهم بوو شتێک بوو بەڕاستی نادر بوو زۆر ئەتا ئێسەش ئێمە شانازی پێوەکەین زۆر داستانی تریژوی بامەڕنێ هەبوو لە بادینان منطقەی سۆران هەبوو لە منطقەی حاجی وەمەران و ئەڕانیە و قەڵاتزێ و حتایەتەوە بۆ سوورێن سنووری هەورامان گەورەترین چالاکی تیاکراوە بەرزترین شەهیدمان ئێمە لەو سنوورانەدا داوە هەمووی شەهیدی کەڵەپیاوی مهم کە ئێستا ڕەنگە ئەگە بێنی بە قایمەیەک بە لیستێک تەواو نەبێت تۆ یەکێکە ناوی ئەو شەیدانەکە لە سەنگەرە لەو سنوورانە جا لە هەورامانەوە تا بادینان هەموو ئەمانە دەستکەوت بوون بەڵام لە هەمووشی گرنگتر دەستکەوتی شۆڕشی گوڵانی پێشکەوتن خواست ئەو خەرمانە بوو کە کۆی کردبوو بەرەی کوردستانی لێ پێکات دوای ئەوە ڕاپەڕینی لێ دروست بەڕاستی ڕاپەڕین بەرهەمی خەباتی شۆڕشی گوڵان بەرهەمی خەباتی لایەنەکانی تریش بوو بۆ لەبەرەوەی لە یەک بەرات کۆ بووبووینەوە بەرەی کوردستانی میلەت دڵی بەوە خۆش بوو و قەناعەتی تەواوی پێیە بوو وەختێک کە ڕاپەڕین بوو هەر هەموو خەڵک بە یەک ڕنگ بە یەک دەنگ چوو بە گشت ڕژێمە چکە بەرەی کوردستانی هەبوو خەڵک قەناعەتی بۆ بەرەیە هەبوو بۆ ئەوەی پێخۆش بوو خەڵک ئەوە شێویست کەمبەرەی هەموو حیزبولان و سیاسەکانی تێدا بەشدار بوو بە بێجیاوازی بەڵێ بەرەی کوردستانی هەموو لایەنەکانی تیا بوو هیچ کەواتە دەتوانین بڵین دروستبوونی بەرەی کوردستانی خۆ ئامادەکردن بوو بۆ لەدایکبوونی پەرلەمان و یەکەم ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان لە 91 بەڵێ بە تاکید بەرەی کوردستانی بۆ دروست بوو بۆ هەر پێش هات و ئەگەرێک چکە لە داستانی خوا کوڕێک جەنابی کاک مەسعود قسە بۆ خەڵک پێشمەرگا کات قسە بۆ پێشمەرگەکانەکە هەموو یەکێکا بە شای دەڵێ ماوەیەکی کەمیتر ئەم وەزع ئەگۆڕێت و بالفعل ماوەیەکی کەمیتر وەزعەکە گۆڕا چکە سەرکردایەتی ئێمە بە تایبەتی شخصی جەنابی کاک مەسعود ئەیزانی کە ئەم بەرەی کوردستانی دروستبوونی ئەم بەرەی کوردستانیە ڕۆڵێکی گەورە بینێ لە ڕاپەڕینە کەواتە دروستبوونی بەرەکە وایە کە لایانی نێودەوڵەتی و ئیقلیمی و تەنانەت هەرێمیش ینی جۆرە لە جۆرەکان خواستی لەگەڵ خواستی شۆڕشا بێ لەو قۆناغا بەڵێ بە تاکید خەڵکی لایانی تریش بە چاوێکی تر حتا عێراق بۆ خۆی وەکو ڕژێمی بەغا ئەو هەڵسو کەوتەی بەرەی کوردستانی حراجی کردبوو و زۆر پێی نیگەران بوو چونکە عێراق لە دروستکردنی شەڕی تایبەت لەگەڵ شۆڕشی گوڵانە مەسرەفێکی هێزگار زۆریە کرد یعنی دروستکردنی خەڵکی خاینی بە ملیاران ڕاکێشە ئەمە هەمووی بۆ ئەوە بوو کە ئەم بەرەیە دروست نەبێت یەک دووەمیش بۆ ئەوەی لێدانی شۆڕشی گوڵان بۆەوەی زعیف ببێت
من حەزەکەم یەک شتی تری شۆڕشی یەک خەسڵەتی تری شۆڕشی گوڵان بۆ جەنابەت باس بکەم و بۆ بینەرانی بەڕێزیش. ئێمە لە شۆڕشی گوڵانە قەت لە هیچ کاتێکە ڕەنگی نەدایەوە ئێمە خازا ببین بۆ ئەوامری هیچ دەوڵەتێکی ئیقلیمی تەنانەت ئێرانیش. ئێران ئێمە سوودمان لە هاتوچووە بینی بۆ ناو خاکەکەی. لە شارەکانی سنوور علااقاتمان هەبوو لە مەریوان لە بانە لە سەردەشت ئەم علااقاتە بۆ بینی ئێمە و بینی دەوڵەتی ئێران. بەڵام قەت ڕۆژێک لە ڕۆژان خواسی ئێران لەسەر ئێمە جێبەجێ نەکرا. داوای لێ کردین مەسەلەن کەواتە ئیدامەدان و بەردەوامیدان بەم شۆڕشە لەلایەن ئێرانەوە بە جۆرە لە جۆرەکان و بەڕێز ئاماژەی پێ دەکەی لە پێناو چیا بوو؟ خۆی تەنها ئێمە وەکو حدودەکان وەکو سنوورەکانی حدودی سوودمان لە دۆستایەتی ئێران وەرەگرت. ئەژنا ئێران هیچ هاوکاریی ئەوتۆی ئێمەی نانی بەربەرەکانی ڕاستەخۆ شۆڕشیشی ناکرد. بربەرەکانی ناکرد لەبەرەوەی خۆشی لە شەڕابوو لەگەڵ عێراق. ئێمە وەکو خۆیانیان وت هاوسەنگەر بووین، ینی سەنگەر مەبەستم لەوە یەک دوژمنمان هەبوو. وەختێک لە سەنگەری ئەوانەوە تەقاکرا لە دوژمنێک لە هەمان سەنگەری ئێمەشەوە تەقا لەو دوژمن ناکرا. دوژمنمان هاو بەش بوو. ئەجینا وەکو ئەوەی کە ئێران زۆر جار ئێمە بۆ نمونە قەرارگای ڕەمەزان داوای لەسەرکردایەتی ئێمە کردبوو بۆ لێدانی بیرەنەوتەکانی کەرکووک. هێزی پێشمەرگەی شۆڕشی گوڵان بکەوێتە پێش پازدار و پازدار بە سیلاحی خۆیەوە بچێ بە کۆڵی یەسری خەڵقی وڵاغاری وڵاتەکەی ئێمە ئەتادی خۆی بجۆزێتەوە بۆ مەتقەی کەرکووک لە بیرەنەوتەکانی کەرکووک بدات. بەڵام ئێمە پێمان وتن وەکو شخصی جەناوی سەرۆ بۆ خۆی ئەمەی ڕەت کردوێتەوە پێوتبوون کە ئەتوانن بێنەوە هیتادە بدەن بە ئێمە و ئیمکانیاتە بدەن بە ئێمە ئەچین لێ ئەدەین و ئێوە تەماشا بکەن یان لەگەڵمان نابن شاهید بۆ زیندوێشتنەوەی ئەم شۆڕشە قۆناغەمی ژوویەکانی دەرەنجامەکانی ئامانجەکانی وە گواستنەوەی ئەم تێگەشتنە بۆنەوەی نوێ بۆ ئەوەی کە ئێسا بێ ئاگایە لەم مێژووە دەبێت چی بکرێت؟ بەڕاستی خۆی هەر ڕوونکردنەوە و پەخشکردنەوەی ئەم بەرنامەی شۆڕشە شتێکی کەم نییە. هەموو گەنجی وڵاتی ئێمە پێویستی بەوە هەیە تەقویەکی کوردایەتی و کوردانە بکرێت. چکە ئێستا زۆر هەوڵ هەیە زۆر جوود هەیە کابرا بۆ بەدەستخستنی کورسیەک یا بۆ چەندەنگێک ئەڕوا لەگەڵ بەقا هەچی نەشێت ئەیکات هەچی معقول نەبێ ئەڵێ پێ عیب نییە بۆی چەند کورسێکی دەستکرد. بەڵام خەڵکی کوردی ئەمە پێویستە بیر لەوە بکاتەوە تۆ لە عێراقا کوردی وەکو نەتەوەیەک نەتەوەیەکی هیچ لە عەرەب کەمتر نییە. نەتەوەیەکی مافت هەیە وەکو عێراق وەکو عەرەب نەتەوەیەکی ئەو مافەی کە هەتە خوا پێداوی بەخا پێت نادا یا ئەوەی کە هەیە کە خوا پێداوی بەغا جاری وایە لێت داگیرەکان ناداتی. بۆ نمونە موچە دەبڕێت خەڵق ئێستا لە سلێمانی وا ئەزانێ ئەم موچەیە حەقی عێراق و نەیدا باش بە حکومەتی هەرێمی کوردستانی حراجکە. بەڵام ئەمە وانە ئەبێ هەموو گەنجێکی ئێمە بزانێت ئەو مافەی کە ئێمە هەمانە پێشتر براکانی ئەوان خەباتیان بۆ کردو خوێنیان بۆ دا. ئێستا ئەوان بە قەڵەمەکان لە زانکۆکانە کەواتە ئەو خەباتە بکەن ئەو مافە بەرجەسە بکەن کە لە لای عێراقا ئەبێ بیدا. من لە قسەکانی بەڕێزەوە تێگەشتم کە بۆ بەدەستێنانی مافەکانی خۆمان و بۆ تاوکردنی دەرەنجام و ئامانجەکانی هەموو شۆڕشانی کە کورد لە قۆناغەکانی مێژووا کردوێتی دەبێ بەردەوام لەوە بیری لە شۆڕشدا بێت دژی ئەو خەڵکانی کە بۆ نمونە هاوخواستی میلەتی ئێمە نیە دەبێ ئەم شۆڕشە بە شێواز بە فۆرمی جیاواز لەم قۆناغا ئیدامی پێبین. من وا تێگەشتمە قسەکانی بەڕێزت. بڵێ بەتەکیت ئێمە هەتا ئەو کاتەی سەربەخۆ نەبین سەربەخۆمان نابین ئەبێ ئاگادار بین هەموو دقیقەیەک شۆڕش بۆ ئێمە زەڕوریە فەرزە چونکە بەشی هەرە زۆری وڵاتەکەمان نیشتیمانەکەمان ئێستا ڕزگارکراو نییە. منتقەی جێناکۆکمان هەیە ئەوان داگیریان کردو شەڕیشی لەسەرەکە. ئێمە مافی خۆمانە بە ئیسپات خاچی خۆمانە لەبەرەوە بێ جوودی بۆ بکەین. جوودیش بە هەموو شێوازێک واریدا گەنجێک بە عیلم گەنجێک بە خەباتکردن و پێشمەرگایەتی خەڵکێک بە تێکۆشانی دیبلۆماسی
ئەمانە هەمووی پێویستە بۆ ئەوەی تۆ کوردستانێکی ڕۆژێک لە ڕۆژان سربەخۆ و ئازادت هەبێت. زۆر سپاس بۆ بەڕێز کاکدارە کەریم ئاغا پێشمەرگەی شۆڕشی گوڵان، سپاس بۆ ئەم دەرفەتە، سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. منیش زۆر سپاسی هێواکەم و خۆشم بە ئەو پەڕیشانازیەوە ئەمڕۆ یادی و شۆڕشە پیرۆزاکەمەوە پیرۆزبایی لە هەموو بۆ پێشمەرگاناکەم کە بە یەکەوە بین ڕۆژگارێک درود و ڕەحمە دەنێرم بۆ گۆڕی ئەو شەهیدانەی کە لەگەڵمان نابوون و ئەوان ڕۆشتن بە گیانێشتین، هەزار ڕەحمەت لە گۆڕیان بێت. سەری ڕێز و نەوازش بۆ گۆڕی بووە شکۆی بارزانی نەمر و کاگی دیسی هەمیشە لە یادمان گۆڕیان پڕنور بێت. ئێمە خەباتمان لە سەر ڕێبازیەوان بە شانازیەوە بە شکۆوە ئیدامە پێدا و ئیدامی پێدەین ئینشاڵڵا. دووبارە بەخێر و سپاس بۆ ئابەدەبوونی بەڕێز. سپاس بۆ جەنابشتان. بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکە و ڕووماڵێکی تایبەت خواتان لەگەڵ.